بەڵێ تەماشەبانەجاش بێ گوتوبیجێکە بێتر لەسەر داوین بویەر و پێشاتێن سووریێ بێ گشتین هادرێ سکای بە مامۆستا مەحسن تاهر ئەندامێ پۆلیتبوریە پارتیا دموکراتە کوردستانی سووریا لەگەڵ منە مامۆستا مەحسن دەمباش داوین بویەر دەست پێ بکەم کووەکە نوچەکە بلەز دەست پێکا بولتنێدا مخواند ئەوژی ئەوە کۆخوان مسلمین خۆژێ کۆمیتا دەستوریە سووریێ ڤەکشاندن بە نەریناتە ئەv ڤەکشاندنە خوان مسلمین ژێ کۆمیتا دەستوریە سووریێ چواتەیەکە دەیانگۆ چ باندۆرەکە لێ وێ کۆمیتێتکە گەلۆ باندۆر وێ ئەرێنی بێ یان نەرێنی بێ بله دوباره دەمباش ئەو بویەر زێدەی ئیرۆ هاتیە سێ ڕۆژە ئەو گوتن تێ مەدانێ وەک ئەخوان مسلمین پێک هاتەکەژ ئەتیلافێ بێژن خۆش دەستورێ کۆمیتا دەستورێ بەکشاندنە تێ واتێ ئەدبێژم ئەv ڕۆلا بێتر ڕۆلا هەرێمیە لەسەر ئەتیلافێ و تایبەت لەسەر ئەخوان مسلمینە ئەدبێژم ئەو بێتر ئەو سەدەما گۆ بووە بۆیەرا بەکشاندنێ آخر حتا ئیرۆژی ئەو مەسەلا دەستورێ هێ زەلالی ڕێبە نەچووە لێ تەنێ نافتێن گوتن دیتن دبن دیمستۆرا کۆمیتەکیوی هەیە هەروەسا تیلاف و ئەوژی کۆمیتەکی وا هەیە دەستا بلند ئەف مەسەلەیە هەمووژی هەیە دوارێ دەستپێکێ دەنا gelek ev lêkolîner jî dibêjin belkî ev mijara jî hêdî pûc jî bibe serî nebê. باشە مامۆستا مەحسن پرسێک دووردا هەیە بەرینەها وڵاتن زلهێز دگوتنە ئۆپۆزیسیۆنێک و هون نەیەک دەنگن و نەیەک نەڕینن گازن جوانتکردن gelek هەوڵدان حتاکو یەک گرتن بە یەک ئەو شان بێژن چونک و شاندا دانوستانکار دروست بۆ ژالیاوەدا و دانوستاندان لەگەڵ ڕژێمە ئەسەد بکێت لە ماسێن نەفدەوڵەتی لە دەمانەهادا بەکشاندنا لاشێکی ژێ لاشی ئۆپۆسیۆنێک و لاشێکی سەرەکە ژیە ژێ vê کۆمیتە دەستوری دیسان نابێژن جوداهیکێک ناکۆکێک کە بنا بەرە ئۆپۆسیۆنێدا و هەڵوێستاوێ زەعیفتر دەبێت لاوااستر دەبێت لە هەمبەر ڕژێمە ئەسەد بەڵێ ئەو پرسێکی گرنگە شخوا تێوێ واتە ئەم وێ بێژن ئەگەر ئۆپسیۆن ژەف دوور کەبێ ژەف کەبێ ئەو ڕۆلەکی وێ سلبی هەیە مەسەلێدا لێ ئەس دخوازم بەرۆڤاژی بخوین ئێدی ئەو پرسگرێکا سووری دڕیا مەسەلا کۆمیتا و جڤاتە و مەسەلەی دەستوری بخوا ئەو هێدی پاش بەدچێ ئەو گەرمبوونش بۆ چێکردنا کۆمیتا و پێکانینا دەستوری ئەو گەرمبوون خۆشی هێدی کێم دەبێ نەوەک بەرێ حتا ڕایا گشتی ناودەوڵەتی حتا ئەو کەسێ سەرپرشتیاوێ ئەو دەوڵەتی سەرپرشتیاوێ دکن ینی ئەمریکان و ڕۆس هێدی وا خۆشی هێدی ئەv مەسەلا نەهێدی بووە جهێ ئەولەویاتە ینی تەفسیرێک هەیە گۆ ئەو مەسەلا دەستوری ئەو کارێش بەر ببێ ئەو کار خۆشی بجی بەجینەوێ ژبەر و هەنێک کارێ مەدانی لەسەر ناو سووری دەچێت بن ینی ژوا کارێک گرنگ یەگۆژ عالیە دەسەلاتا سووری ساڵحێوێتێ وەک پارێزگاها قونێترا و دەرایە تەبلی شامێ دەبن ینی دەسەلاتا سووری هێدی بهتر مەدانێ عالی لەشکری دەستخۆبەتینێ ژبەر vêyekêjî hinek muadelatin û li ser meydanê tên çêkirin ya dîvet xwazim bêjim îro desilat xwe amade dike ji bo bakur û baxerbê Idlibê bû ew jê re haziriya dike ku wê jî kontrol bike wê wa devera jî kontrol bike ji ber vêyekê ez dibêjim êdî tiştin li ser meydana şer dibin ئەو بێگومان ڕۆلاوێ وێ مەسەلا ناودەوڵەتی و ئەv مەسەلەی جنێف و چێکردنا دەست باشە مامۆستا مەحسن ئەگەر وەکەکو خوان مسلمی دداخویان یاخوادا گوتنە و ژبەروان سەدەمان خۆ ژێ کۆمیتا دەستوری نوێنەر خۆ ڤەکشاندنە کودبێژێ کۆمیتا دەستوریا سووریا مافێن تەبایە پێکاتەین سووریە و داخوازن شۆڕەشێ بەر چاو ناگرێ ڕۆلێت دێ ڕژێمە ئەسێدیژی کو دەچارەنویسە سووریەدا یاکو ژێرەتێ نەخشاندن و پێشبینیکردن وێ بمێنێ ڕۆڵەکە مەزن تێدا هەبێ و هەروەهات بێژێژی و ئەو چارەسەریاش بۆی سووریە هاتی پێشکەشکردن چارەسەریەکە لەشکریە بەرژەوەندی ڕژێمە دێ بەس بناف سیاسیە ئەگەر هەیە کولاشندن ژیە ئۆپۆزیسیۆنا سووریە خۆشوێ کۆمیتێ ڤەکشن ئەگەر ڕاستە بڤی ڕەنگی بەکە خوان مسلمین بێژن
او بێگومان ئەو داخوایانیاوە ما خوند ڕاستە ولۆ دبێژن لێ ئەدبێژم ئەتکارم بکەم عالیە پرۆپۆگەندا سیاسیدا ئەو بەیانناماوە لێ بلا ئەمۆژی زەلال بێژن زیۆنجی وەک ڕجێمێ وەک هەموو ئێگۆت مەسلەیە سووریدا مژول دەبێن ڕۆلا نابدەولەتی ڕۆلا هەرێمی لەسەر واگەلکی گرنگە ئێدی ئەمکارن بێژن ئەگەر ڕاست بێ حتا يعني رأيوا يعني بريرة سياسي حتى راداك ندسي واداش بربيك أب أجندات هريمي وناب دولتي قالك تأثير أخو قالك رول أخو في بو يريد دبن شخوا أو تشتي أخوانا قوتيا أخوان مسلمين بأنما خذ وقت نظري تشتكي درسته لبر أمويجي زاربن او دسپێکا شورشا سووری بۆ دعوە هەرفاندنا ڕجێمێ برەنگەکی شێواکی سلمی ئەو پرۆپۆگەندا ئەو تشتێها ئێدی ئیرۆ نەما خەڵک شوێ دەرباز بووە لازم بێژم ڕەیا نابدەولەتیژی شوێ دەرباز بووە هەرێمیژی شوێ دەرباز بووە وەختێ دگوتن بەشار لە ئەسەد دەبێت جیوی نەمێنێت سووریدا وەختێ دگوتن دەبێ ڕجێمەکنو ئەو گاوێها هەنێکی پاشکەتنە ئیرۆ دەردۆرێ دەسەلاتا سووری چه عرب چه ترک چه ئەمریکان چه غیری واژی گوتیە ئێدی دبێژن بلا بەشار ئەسەد سلوکی خۆ بگەڕێ بەشار الأسد نا تني بوكتي أجنداتي وهذا أنه بشار الأسد تيك ببن ورجيه ما سوري بهرفين جبر بيك جيش أخوان مسلمين أجي تيخوستن رينينا أخوا بقهرن خندنا أخوش واقع بقهرن واقعك هاتي قهرتن سوري دا نوك دەستپێکا 2011 دا ئیرۆ ئەم 2018 دەنا واقع سووری ئالیە نابخۆییدا ئالیە هەندرویدا هاتیە گوهرتن و هەنێک گوهرتن ئالیە نابدەولەتی دەژیت ئالیە ڕجێما سووری داهاتنا مەیدانی ئەس دیسا دەبێژم ئەخوان مسلمین ئەگەر وێ ئەجەنداتی خۆی بێت دەستپێکا 2011 دەوا گوتنا بکەن پروژێ سیاسی و پێ باکن ئەدبێژم هەنێک دووری واقعیەتێنە دەبێ ئەم تعاونێ واقع بکەن واقعکنو هاتیە مەیدانێ واقعکنو ئالیە سەر ئاستا نابدەولەتی چێ بووە چ مەسلەی هەرێمی چ مەسلەی نابدەولەتی خویایە مە ببێنە بێ ڕجێما سووری دەسەلاتا سووری دما بيدا ونوك خلق سوري نوك عرضين دخواست انه رجيمك دبي هري وهلوشي خلق جيد بيجن قونا غابي بدا خويا دبي ام رجيم هبي باشا مامۆستا محسن تەبەیا شروعەکارن سیاسی و بهترە ئەو ئالین ژێدەر بێژن و ئەف جارنویسە ji بۆی سووریە یان کو نەخشەڕەیە نو ژێرە تێنویساندن دبەرژەوەندیا ڕژێمە ئەسەدەیە دەدەمەکیدا پێویستیە ئۆپۆزیسیۆنە سووریە بێکدەنگیە هەیە لە هەمبەر ڕژێمە ئەسەد هینە بە زمانێ فەرمان دەئاخوێ و دەنگ دکێ فەرمانێ بە ئالین ئۆپۆزیسیۆنێت کێ لە ڕۆژاوای کوردستانê بێ لە باشوورێ سووریە دەرعا گۆتە فەرمان بە ئۆپۆزیسیۆنێ کرد و گوت و یان هونێ بە دەسەڵاتداریا ڕژێمێ رازی بن یان هونێ رازی بن هەردوو هەڵبژاردن ئەنگۆ هەردوو بژاردە هەر دوێ بە دەسەڵاتداریا ڕژێمێ رازی بن لە ڕۆژاوای کوردستانیژی دەداوین جوینە خۆدەک و شاندێک ژێ پێدێ سەرۆکەتیا لە محمەد چوبوو شامێ مخابراتێکی ئەم بێژن دابتێکی مخابرات هەوالگریا ڕژێمێ ژێرە فەرمان دواکرد و ناوچەین ڕۆژاوای کوردستانی ڕادەست بکن و چەکێن خۆی گرانژی ڕادەستی دەستگەهێن ئەولەهیا ڕژێمە ئەسد بکەن ڕژێمەکە بڤی ڕەنگی بێ وڵاتێن نابدەولەتی چارەنویسێکێ ئەنگۆ نەخشەرەیەکە نوژە سووریێرە دا درێژن بناریناتە ئەو نەخشەرەیە کوڕ وڵاتێن نادەوڵەتی بێژن وێ لە سووریە بکە بە بوارە جەبجەکردنەوە هی ناڕژێم بەهێزدا ڕۆژ بڕۆژ بەهێزتر دەبێ او شخوا او تشتكي راستا ام بيجن رجيم ايرو دوار ميداني دل شريد سركفتنا بدست خواتيني يعني دبي ام بيجن يعني ما ونبما دبي ام بي مساله بزلالي بيجن ايرو وقت مقود هردو بارزغي جنوب سوريا يعني قبله سوري قنيطره ودرعا بدست خواتيني ايرو بري خدا باكر وبغرب ادل بيجي واجي او مساله او اليكا الي ديجي بر اموجي بيجن ايرو او تشتي دبن نتني رجيم خادكي نفسري خبا مساله دكي اريني اليه ناب دولتي دي دبي مساله ده مساله قبله سوري درعا ودردوري بي او
اوبزيون امريكا واردن رعاتا ويتكر سرپرشتیا ويتكرن بالي لوجستي بالي حمو شوا دعمو اريكاري كيرتكن لي اگر امريكا و اف اريني بمثلنا او كربان رجيم سوري نتكتوا دغرا دو دسخبنتاني بر ام فيجي بيجن جبر في ام بيجن حمو اليا هناك ظروف هناك او بهتر صالحي رجيم سوريتين بروجا روسي بهتر او جي خود ميدان ددغري لامريكا جي حتى راديكي في رازينا نبي امريكانا او بويرتشيبي هذه جي اتخوازم بيجم يا تكرم كر اجبو گفتگوی ويان ديالوكي برجيما سوري لشامية داوي بوي حتى ايرو رجيما سوري شوا وقت بمانا من نحاز ديالوكي را تاني تخوازي مساجة رياض السلاتي او لكاري را بدي يان هناك وسيطة نزيكي خورا دريكي قامشلو تينو دچن ايرو رجيما سوري بشتراس نكريا جو او وقت رجيما كي سياسي تێکلیا پێکاتێ سووری لە چێل لە قامشلۆ چ دەربی قامشلۆ ینی گفتوگۆ بارە دەکەن ڕجێمی حتانها بەسەلە پشتڕاست نەکریە لێتەنێ وەک ئاگاهی ئێمە لەسەر مەسەلێ چۆنا براهیم قەفتان و شانداوی گومانم سەرۆکاتیا براهیم قەفتان بوو ئەو شاند ئەو سەرۆکێ پارتیا سووریا پێشەڕۆژ يعني او شلون نا وقت جهتك سياسي وقت اغاهي جماديتنا بهتر دسلاتا امنيه ايدي تشجوارا قوتنا واش قوت يا موين زان لي اتخازم وقت تحليل بيجم رجيما سوري بي استدا استا هي بهز جو شرط ومرجي اخوا بيجي بدي خلكنا بن شرط ومرجادا ديالوج بكي اف جي تي في واتای گورجيما سوري ايرو نحضر ديالوج را بهتر مسألة ميداني ولشكري سر كفي لتخازي مساجة داخلي وخارجي مساجة بدي خلكي بيجي الملتي خد بقرم وقت ديالوج كيدنا برا منو ملتي من سوري باشا ما مستا محسن اگر وقت تداخل کردن هفکیشا چارەسەرکردنا کریزا سووریێ بەوێ ڕەنگی ئالۆزا بنەریناتە کیژا سیناریۆی هەری نێزیکە و لەسەر سووریە وەرە جێبجێکردن و بەگشتی و بەتایبەتی ڕۆژاوای کوردستانی ادبجم مخابن او دسبيكاش يا مدقول شورش يشوا دما بشتي شش هيبه او شورش طابع خوي شورشي در كتبو كاركي مسلح رجيم سامكر غير واجد تدخلات او مثلا شورشي هناكي خلكيش بير كربو الوزي بو ناكوكيد نابرا سوري دا ايروجي او بروباغندا او شعارات او تشتيغو سلوغاني مد كولاني قامش لويان كولاني حتى درعا دهات الهلدان او سلوغان ايرو تيراوي ناكي برايا مدى او سلوغان ايدي وقتي ويجي شوا او ما ببي نبي او جي ناين يا بروجا بمانا من بروجا جو جي خبقري الميداني بروجا روسي تركي رجيم الى حد ما اي امريكي جي وبيرا والي كاربن لهنا بشرط مرجع امريكيه انما زاد مثلا ايراني دا او لكاريا اسرائيل هناك امريكان وشرط مرجع دين لبروجا روسي ما بين نتني تخمين دكن او دبجي خدغري يعني سوتشي بريوي اسيتانا ام جهانا رقمها انها جمارها انها جوا دانوستاندنا او بروجا روسيا اري كرنا انه مباشر امريكيه او جي خدغري ام مناطق خفض تصعيد ونزاجي افهموا بروجي روسيا حتى تشيك كرنا دستوري ايرو ابروجيك روسي بو نا امريكي بو جبركو جنيف برياري جنيف نا ويش دستوري دست بيكن برياري جنيف او بو جبرتنا او سياسيه شام دست بيكي دورة حكومتك انتقالي حمو صلاحياتها دست بيكي دورة بشيسيا ورن مسألة دستوري ودستورة كيف استفتاء سرشي بي باشا قالك سباس بيتر بروجا روسيا وبر ام بيجي زلال بيجن كيف ما بروجا روسي ايرود سوري داجي خدمه قالك سباس بما مستام محسن طاهر عندما بوليتبريا بارتيا ديمقراطية كردستان سوريا كودريا سكايبا لقل منبو